چەند بابەتێکمان باس کرد گفتوگویەکی زۆرمان لەسەر کرد بە تایبەتی پاشماوەکانی شەڕی داعش کە کێشەیەکی ژینگەی لە ناوچە کوردستانەکان و هەرێمی کوردستان دروست کردووە و ئەو کێشانەی کە لە زمانەی شەڕی عێراقیێران لە سنوورەکانە لە هەرێمی کوردستان دروست بووە و کیمابارانکردنی کوردستان باسمان لەسەر کردووە و باسی سووتانی دارستانەکانمان کردووە و پێکەوە هەم هەرێمی کوردستان و هەم عێراق بەشداریمان کردووە لە کۆنگرە جیهانیەکان چۆن بتوانین لە سندوقی ژینگەی جیهانی ئەو کۆمەکانە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان وەرگرین بتوانین پرسەکانی ژینگە و کێشەکانی پێحەلکەین. پێویستیمان بەوەیە لە بواری ژینگەیی هاوکاری زیاتری یەکتر بکەین هەردوو لامان لە کۆبنەوەکەشدا باسی چەند بوارێکی ژینگەیی کرا و چەند کێشەیەکی تازە هاتە پێش کرا لەوانە گرتنەوەی ئاوی ڕووباری بچووک بوو کە هەردوو لا بڕیاریەوەماندا کە وەفتێک دروست بکەین بۆ ئەوی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی بکەین بۆی بتوانین ئەو کێشەیە لە بواری ژینگەییەوە باز بکەین کە دەبێتە هۆی ڕوودانی چەند کێشەیەکی ژینگەیی لە سنووری هەرێم و لە سنووری عێراق.